دکتۆر ئاسۆ زەنگەنە بەڕێوەبەری خۆپاراستن و تەندروستی لە وەزارەتی تەندروستی لە هەولێرەوە لەگەڵم دەبێت و گفتوگۆ زیاتر لەگەڵ ئەو دەکەم. دکتۆر ئاسۆم کاتتان باش. نازانم پاکێجەکەی ئێمە بینی یان نا پاکێجێکمان هەبوو یەکێک لە ئاژەڵدارەکان کە لە مەیدانی ئاژەڵانە دەیگوت تا ئێستا هیچ ڕێنماییەکیان بە ئێمە نەداوە و ئەو شوێنانشیان نەڕشاندووە. ئێوە چیتان کردو بۆم بابەتە نەتان ڕشاندووە ڕێنمایتان پێ نەداون؟ خۆی وەکو باستان کرد پێشەکەی تەبان سڵاو لە ئێوەی بەڕێز و لە بینەرانی کەناڵی 24 بەخێراتن تاکەن زۆر سپاس. بەنسبەت نەخۆشی تای خوێنبەربوون طبعا نەخۆشیەکی ئاژەڵیە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. ئەوش دەکرێت یان با بڵین مباشرەتەن بە خوێن نەقڵ بێ یان دەکرێت لە ڕێگەی گەنا وەکو باستان کرد لە راپۆرتەکەیە. طبعا بەنسبەت ئەوەی کە ڕشاندن دەکرێت یان ناکرێت ئەمە پلانی ساڵانەمان هەیە وەکو وزارەتی تەندروستی ئەوە چەند ساڵێکە ئەو پلانە بە بەردەوامی بڵاوی دەکەینەوە لە ڕێگەی بەڕێوەبەراتیەکانمان دەنێرین. بەڵام ئەوەی گرنگە لێرە باسی بکەم مەسەلەی تای خوێنبەربوون تەنها ئەرکی وزارەتی تەندروستی نییە بەڵکو ئەرکی هەمەلایەنەیە. وزارەتی تەندروستی وزارەتی کشت و کاڵ بە تایبەتی بەشی ڤێترینەری و هەروە بێتەوە لە حدودەکانش ئەو لایەنەش بە هەماشەوە ئەوانش دەگرێتەوە. ڕشاندن خۆی دەکرێت بەڵام لەوانەیە بڵین وەکو پێویست ناکرێت لەوانەیە لەبەر با بڵین وەزعی اقتصادی و لەم دوایە هەندێک با بڵین کێشەی با بڵین دارایی هەبوو دەکرێت بڵێم وەکو پێویست نەکراوە. و هەروەها مەسەلە بەس ڕشاندن نییە حتا ئەو ئاژەڵانەی کەوا با بڵین وزارەتی کشت و کاڵ ڤێترینەری بە تایبەتی پێویستە مەسەلەن ڕێنمایی ئاژەڵداران بکەن کە بە بەردەوامی ئەو ئاژەڵانە شتێکی پێڵەن تەختیس واتە نقمیان دەکەن لە ناو مادەیەکە ئەو مادەیە با بڵین ناهێڵێ ئەو گەنەیە لەسەر ئەو ئاژەڵانە بمێنێت. ئەوە ڕێکارەکانە و ڕێکاری تریش زۆر هەیە فەرمو پرسیارەکان تا جواب بدەمەوە. ڕێنمایەکان ئایا ڕێنمایکردنی ئەو خەڵکە ئەوانەی کە لەم بوارەیە کارەکەن باشە چه ئاژەڵداران ئەوانەی ئاژەڵە فرۆشن ئەرچی ئێوەیە وەکو وەزارەتی تەندروستی یان بەشی ڤێتێرنەریە لە وەزارەتی کشت و کاڵ؟ خۆی هەردوو لا دەگرێتەوە. ئێمە بەشی پتەوکردنی تەندروستیمان بەردەوام ڕێنمایی بڵاو دەکەینەوە. زۆر باشە مادەم ناتوانن وەکو پێویست چێشتان هەبووە لە ڕووی داراییەوە نەتانتوانیوە بیڕشێنن خۆی نەبێ ئەتانتوانی بچن چەند تیمێک بنێرن ڕێنمای ئەم خەڵکە بکەن کە چی بکەن و چی نەکەن. بەڵێ ئەنجا ئەوە دەتوانم یعنی پێت بڵێم ئێمە وەکو وزارەتی تەندروستی نزیکەی با بڵێن لە ساڵی نوێ لە بیدایەتی ئەم ساڵەوە دەستمان پێکرد نزیکەی 150 کارمەندی تەندروستی و پزیشکمان تەدریب داوە لەسەر نەخۆشیە مەترسیدارەکان. یەکێک لەو نەخۆشیانش نەخۆشی تای خوێنبەربوون بووە. ئەو چالاکێش کە ئێمە ئەنجاممان داوە لە ڕێگەی با بڵێن دەستگای جۆرجتاونی ئەمریکی بووە ئەوان پاڵپشتیان کردوین پاڵپشتی لە هەموو ناحێتێکەوە و طبعا بە هاوکاری وزارەتی تەندروستی و وزارەتەکان تر ئێمە توانیومانە ینی با بڵین ژمارەیەکی باش لە کارمەندانی خۆمان تەدریب بدەین لەو بارەیەوە و بەشەکانی پتەوکردنی تەندروستی لە بەڕێوەبەراتەکان ئەوش بەردەوامن لە کاری خۆیان پۆستەرات بڵاو دەکەنەوە ڕێنمایی خەڵکی دەکەن ینی ئەوەی کراوە ینی هیچ درەخیەک نەبووە لەو بارەیە. ئەوە گلەیەک بوو گەێنرا هیوادارم بە دوواداچوونی بۆ بکەن دکتۆر چونکە وەک ئەو کەسێک کە لە پاکێجەکەدا قسەی کرد بوو گوتی ڕێنماییمان نەکراوە هیوادارم ئێوە بە دوواداچوون بکەن بۆ ئەوی زیاتر ڕێنمای ئەو خەڵکە بکەن بە دوور بن لەو نەخۆشیە. پێم باش هەندێک باس لە ڕێنمایەکانی خۆپاراستن لە تای خوێنبەربوون بکەی ئەنێ خەڵک چی بکات بۆی خۆی بپارێزیت لەم جۆرە نەخۆشیە؟ خۆی تای خوێنبەربوون وەکو باسمان کرد نەخۆشیە کە بە خوێن دەگوازرێتەوە. هەندێک ئاژەڵ کە تووشی ئەو نەخۆشیە دەبن خوێنەکەیان ئەگەر بەر خوێنی مرۆڤ بکەوێ خاصەتەن ئەگەر ئەو ئاژەڵانە تووشی نەخۆشی تای خوێنبەربوو بوو بێتن ئەوە دەگوازرێتەوە. اینجا شێوازی گواستنەوەکەی ئەوە
با بڵێن تحکومەکە بەسەر ئەوەی ئێمە چی بکەین یا چی نەکەین. ئەگەر هاتوو با بڵێن لە ڕێگەی گەنەوە بگوازرێتەوە ئەواتە لەو حالەتە ئەبێ ئێمە تەرکیز بکەینە سەر مەسەلەن ئەوانەی کە ئاژەڵدارن، ئەوانەی کە ئاژەڵ بەخێوەکەن، ئەبێ تەرکیز بکەینە سەر ئەوانەی کە قەسابن، ینی با بڵێن حیوان و شت سەر دەبڕن، ئەوانش ئەبێ تەرکیزان لەسەر بکەین بۆ ئەوەی دایمەن ئەو حیوانانەی کە گەنەیان پێوەیە ئەوە بکەن دایمە خۆیان با بڵێن خۆپارێزێکی باش بکەن. طبعا ئەوش لە ڕێگەی لەبەرکردنی دەستکێشی ئەستور و جلی قۆڵدرێژ و هەروە بێتەوە پاش سەربڕینی ئەو ئاژەڵە دەبێت ئەو ناوە خاوێن بکەنەوە پاکشی بکەنەوە لە ڕێگەی بەکارهێنانی مادە پاکشکراوەکان. ینی وەکو مەسەلەن دەتوانی فاس بەکاربێنی، فاس لە سەتا با بڵێن تەرکیزی 6 هەر بەشێک بۆ 11 بەشی ئاو تێکەڵی دەکەیت و دەتوانانی ئەو شوێنەی پێ خاوێن کەیتەوە. بە هەمان شتیانی ئەبێ با بڵێن چەقۆ و ئەو کەرەستانی کە بەکاردێن هەمووی خاوێن بکرێتەوە. ئەوە لە ناحیەی با بڵێن ئەوانەی کە قەسابن. ئامۆژگاریمان بۆ ئافرەتانی ماڵان، ئەوانش لە کاتی هورتکردنی گۆشت دەبێ ینی زۆر ئاگداری خۆیان بن، ئەبێ ئەو تەختەی کە بەکاری دێنن بۆ گۆشت جودابێ لەگەڵ تەختەی کە بەکاری دێنن بۆ سەوزە و میوە و ئەو شتانە. هەمان کات ئەبێت گۆشتەکە بە باشی بکوڵێندرێ. ئەوە ڕێنمایمان بۆ بە شێوەیەکی گشتی بۆ زۆر باشینە. ئەگەر بینە سەر بەشی تەندروستی باڵێ دکتۆر باڵێ ئەگەر بینە سەر بەشی تەندروستی، لە بەشی تەندروستی طبعاً ئەگەر نەخۆشێک ئاعرازەکانی لێ دەرکەوت طبعاً ئەویش ئاعرازی هەیە. ئێمە ئەگەر باسی بکەین لە 8 نەخۆشە وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی دەکات، ئەڵێ لە 8 نەخۆشە نەخۆشێکمان بە توندی دەیگرێت. ئەو توندیش ینی لەوانەیە ببێتە مەترسی مردن، ینی چونکە ڕێژەی مردن لەم نەخۆشیە تقریبا لە نێوان 10 بۆ 40 لە سەدە، ینی بۆ لە عێراق دەگاتە 50 لە سەدیش. خۆتان بینیتان لە ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر خەڵکی توش بوون لە پارێزەکانی دیقار و میسان ئەو ناوەی کە جنوبی با بڵێن. ئەوانی لەڕێی تەندروستی زەروریە ئەو تووشێ نەخۆشیە بیان لە ڕێگەی خوێنەوە کامیان کوشن دەترا یان هیچ جیاوازی نییە؟ ئەفۆن دووبارێکی تەوە پرسیارەکە ئەو کەسێک کە تووشێم نەخۆشیە بێ گوتتیان لە ڕێگەی گەنەوە یان لە ڕێگەی خوێنەوە، باشە کامیان کوشن دەترا؟ باشە یان هیچ جیاوازێکی نییە؟ خۆی هەردووک نەتیجەکەی یەکە، چونکە ڤایرۆسەکەیە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. گەنەکە وەکو بەس وەسیلەیەکی نەقڵە، ئەجینە خوێنەکە لە چی کاتێکا دەگوازرێتەوە؟ مەسەلەن کادرێکی تەندروستیە، کادرێکە لە مختبەر ئیشەکە با بڵێن یاریدەدەرێکی پزیشکیە خوێن سەحبەکە لەو نەخۆشانی کە مەسەلەن تای خوێنبەربوونیان هەیە، ئەو احتیمالە بەرکەوتن ڕووبدا دەبینی خوێنی نەخۆشەکە و خوێنی ئەو کەسە. بەڵام گەنەکەش هەمان ئیش دەکا، بەڵام وەکو وەسیلەیەکی نەقڵ، ینی سێرەکەی گەنەکە خۆی توش بووە دێ با بڵێن گەزە دەگرێت لە پێستی ئەو مرۆڤە، لەوانەیە قەسابێ، لەوانەیە هەرچی شتێ مەسەلەن ئاژەڵدار بێ یان لە یەکێ بێ لە غابات، یعنی بە هەر حاڵ ئەو گەنەیە ئەو ڤایرۆسە دەگوازێتەوە. بەس کە ڤایرۆسەکە کە تووشی بۆ ئەو کەسە هەمان نەتیجەی هەیە، یعنی لە ماوەی توانین بڵێن ماوەی کڕبوونی هەیە، ڕۆژێک تا 3 ڕۆژ ئەگەر لە ڕێگەی گەنەوە بێ، بەڵام ئەگەر لە ڕێگەی خوێنی مباشرەوە بێ تقریبا 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ. طبعا ئەویش ئەکید نییە بڵێم لە 100% ئێمە عادەتەن 2 هەفتە متابعی نەخۆشەکە خۆی دەکەین و متابعی دەور و پشتیشیەکەین. زۆر باشە. سوپاس بۆ دکتۆر ئاسۆ زەنگەنە بەڕێوەبەری خۆپاراستن و تەندروستی لە وەزارەتی تەندروستی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.